هر تو مویتو سوزل باجر به لشاری هولر به دباد از بزر به هر تو مویتو Era Radio Tengigela. سڵاتان لەبێ هەواڵەکانی ئەمڕۆ شەمە 20 کانونی یەکەمی 2024 پێشکەشەکەین. وتەبێژی کۆماجباکین کوردستان کەجەکە هەماژە بۆ دەکە پارتی دموکراتی کوردستان هەر تاوانێک خۆی دەیکات دەیخاتە پاڵ لایەنەکانی دیکە بە چەند ڕۆژە ڕابردووشدا لەسەر ڕێگەی هاوڕێیانی ئێمە بۆ سەیدا نابوو بەهۆی دوو هاوڕێیان بریندار بوون و دوو ئۆتۆمبیلیان بەکارکەوتووە. زاگرۆسیوا وتەبێژی کۆماجباکین کوردستان کەجەکە لەبارەی هاوکاریەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ دەوڵەتی تورک دەڵێ پارتی لەسەر ڕێگەی هاتوچۆی هاوڕێیانی ئێمە بۆ سەیداناوە بۆ تەقەی لێکردوون لە ئەنجامدا دوو هاوڕێیان بریندار بوو و دوو ئۆتۆمبیلیش لە ئەنجامی گولەبارانەکاندا لەکارکەوتون و پاشان پارتی شوێنی هەردوو ئۆتۆمبیلەکەی بە فڕۆکەی جەنگی تورکیا و هەردوو ئۆتۆمبیلەکەی بۆردوان کراوە و باسی لەو کلۆب پارتی هەر تاوانێک بۆ خۆی دەیکا دەیخاتە پاڵایانی دیکە و پلانانی تا ئێستا بوونەتەوە بچووکردنەوەی قەواری هەرێم لە هەمویاندا بەشدار بوو و هاوپەیمانی لەگەڵ داعش و پێناسەکردنەوە بوودراوسێت تازە ڕیفراندۆم شەڕ و ئاژاوەکانی ناوکردبوو هەوڵدان بۆ دەرخستنی کردو لە دەستی کورد هێنانی سوپای تورکیا بۆ قۆڵایی 40 کیلۆمەتر بۆ ناو خاکی هەرێم ئەو دەڵێ ئێمە تا ئێستاش بەرپرسیارانە هەڵسوکەوتمان کردو و دانمان بە خۆماندا گرتووە. ڕۆژی 24 مانگە لە چامێدی لە سنووری پارێزگای دوو چەکدارانی پارتی هەرشیان کرد لەسەر گەریلاکانی ئازادی کوردستان لە کاتێکدا گەریلاکان لە جوڵەدابوون چەکدارانی پارتی دموکراتی کوردستان بۆسییان بۆ دانابوون و ئەنجامی ئەو بۆ سێدا ژمارە گەریلا بریندار بوون. بنەماڵی ڕێبەر عەبدوڵڵا جەلان بەمبەستی دیدار جارێکی دیکە داواکاریان پێشکەش کرد و سەردانی داواکاری گشتی کۆمارە لە بۆرسا کردو. محەممەد جەلان ڕێبەر جەلان بۆ پارێزەرەکەی مەزلوم دینچ بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر جەلان ئەنجام بدەن سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بۆرسا بەڕێبەراتی زیندانی ڕالی کردووە. هەروە عەلی کۆنار ڕێ عومەر خەیری کۆنار وڵات دڵدرم ڕێ حەمل یەڵدرمی وەلی حەچەتێن خوشکی وەسیاکتاش بۆی بتوان دیدار لەگەڵ ڕێبەر جەلان هەماشەوە سەردانی داواکاری گشتی بەڕێبەراتی زیندانی ئیمرالیان کرد. لە ڕۆژی 25 داری 2021 تا سەی زانیارێک لەبارەی ڕێبەر جەلان پاردەستن. لە چوارچێ هەڵمەتین و دەوڵەتی ئازادی بۆ ڕێبەر جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بە پێشنگاتی ئەنجومەنی ژنانی ئاری میرکان لە شاری سمارسی لای فەڕەنسا نردنی نامە بۆ ئیمرالی دەستی پێکردووە. لە چالاکیەکەدا بە پێشنگاتی ئەنجومەنی ژنانی ئاری میرکان ئەنجام درا و شمارەی زۆر لە چالاکوانان وڵاتپەرستانی بەشدار بوون و کارت ڕەوانەی دورگەی ئیمرالی کراوە. ئایسەڵ بڵانگ بە نوێنەرایەتی ئەنجومەنی ژنان گوتی 3 ساڵە هیچ هەواڵێک لە ڕێبەرمان نییە گەلی کورد و دۆستانی لەسەر تاسەری ئەوروپا بۆ ئازادی ڕێبەرەکۆ دەستیان پاڵمەتی ئازادی کردو و لەو چارچێژدا ئێمەش ئەمڕۆ کارت پۆست بۆ ڕێبەر جەلان دەنێرین. سەرۆکاتی بەردەوامم 10500 پول قارت وڵارە ئەم مارسیلیا دشینن ئێوە هەفتە دیایە ئەم دەوام دکن حتا قارتی مێخلاص کرد ئێوە مێژ دەوام بکن هەموو هێواڵە دنگ لحمو هێواڵە بکن وێرن مێرە ببن ئالیکاری ئەم سەرۆکە ڕێکخوایی دێرێنێ حتا سەرۆکی مێلوورا دێرنێ ئێمە چەلەکی خۆ بەردەوام بکن. نه دیو یانزه مهیدا جمع شما درجه هست بوناوی ام هنوز گلی مرسیلی آراد بین ام تروک فایدرینی ام میشه خبردام کن میشه مثل رو دام که رو یکمین موکلی دام که رو دیا ماریانی رو سوسیال مرسیل لابستی ام حتی قنابیرشن قنابیره هفت دام دکن حتی نی بیپوریتشن ام
لدرجه کاروچالەکەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەڵان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 62مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوە مەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەڵان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەستپێکرد و چالەکێکە لە ڕۆژی 62میندا بەردەوام. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەک بەشێک لە مەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەڵان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستپێکرد و بەڕێوە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. بەناخینەوەی ڕێپێوانی درێژ کە بۆ ئازادی ڕێبەرۆجەڵان لە پاریسی پایتەختی فەڕەنسا دەستی پێکردووە ئەمڕۆ لە ناتن بەردەوام بوو و تێیدا ببورن دوێنێ لە ناتن بەردەوام بوو تێیدا بەشداروان بڵاوکراویان دابەش کرد و سەردانی ڕێکخراو و دامەزراوەکانیان کرد و دۆسیەی پێویست بە گۆشەگیری ڕێبەرۆجەڵانیان پێشکەش ڕێپێوانی 25 ڕۆژە لە فەڕەنسا بۆ ڕێبەرۆجەڵان لە شاری ماتنی فەڕەنسا لە ڕۆژی پێنجەمدا بەردەوامە بەشداروان بڵاویان کردوێتەوە کە سەردانی ڕێکخراو و دامەزراوەکانیان کرد و دۆسیەی پێویست بە گۆشەگیری ڕێبەرۆجەڵان پێشکەش دەکەن لە 25 کانونی دوم لە ڕۆژی چوارەمی ڕێپێوانەکە گروپێکی 4 کەسی نەژادپەرستی تورک لە شاری ناتن هەوڵی ئاژاوەنانەوەیاندا بەڵام لەسەر ئارامی چاڵکوانان و هێرشەکەران لە شوێنەکە دوورخراونێتەوە. بەیانی ئەمڕۆ بوومەلەرزێک بە گۆڕی 3.5 پلەی ڕەختەر ئیزمیری لە ڕۆژهەڵاتی تورکیا هەژاندووە تا ئێستا زیانەگیانی و مادیەکانی بوومەلەرزەکە نەزانراوە. میدیاکانی ڕامبڵان کردوەوە کە بەیانی ئەمڕۆ بوومەلەرزێک بە گۆڕی 3.5 پلەی ڕەختەر ئیزمیری ڕۆژهەڵاتی تورکیا هەژاندووە ئاماژە بۆ شکراوە تا ئێستا زیانەگیانی و مادیەکان نەزانراوە. ئازاد شوکر نووسەر باس لەوە دەکا کە لە دنیای سەرمایەداریدا مرۆڤایەتی گیرۆدەی چەندین کێشە و گرفت بۆتەوە و هیچ بەهایەکی بۆ مرۆڤ نێشتۆتەوە. ئەو نووسەرە دەشڵێ مۆدێرنیتەی دیموکراتی دەتوانێت کێشەی گەلی کورد چارەسەرکات لە ئێستاشدا گەلی کورد پێویستی بەو ئایدۆلۆژیایە. قۆناغەکانی پێشوودا بە کۆمەڵێک ئامرازی نائەقڵانی وەکو ئاین و میتافیزیک و وەهم و خورافات و ئەفسانە بە شێوەیەک لە شێوەکان کۆمەڵگا بەرەو یەک ئاراستە و یەک هێڵ براوێ ئەوە لە سەردەمی سەرمایەداری مۆدێرنیدا بە شێوەیەکی نەرمتر و منەظەمتر ئیش لەسەر ئەو یەک ڕەهەندی و ئیش لەسەر ئەو یەک ئاراستەیە کراوە. بۆیە لەو سەردەمەدا لە سەردەمی سەرمایەداریدا یعنی مرۆڤ ملکەت کراوە بە دیکتاتۆریەتی پیشەسازی و ملکەت کراوە بە دیکتاتۆریەتی تەکنیکی. ئینسان بۆتە ئینسانێکی ڕواڵەتگەڕا، ئینسان بەها ئەقلەکانی لێ وەرگیراوەتەوە شوناسێکی نائەقڵانی بە ئینسان دراوە. ئیتر چی تر لەوێ ئینسان پەیوەندی مرۆیەکان یعنی مۆرکێکی ئامرازگەرایی و مۆرکێکی شتگەرایی وەرە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک ئاتاجی و ساختە و بەرهەمی درۆزنانەی خستۆتە بازاڕەوە کەوا لە ئینسانەکان ئەکا یعنی ئینسانێک بن یعنی توانای بیرکردنەوەیان نەبێ ئینسانێک بن بە تەواوەتی یعنی ئینسانێکی کۆیلە و دەستەمە و چەقبەس و دروستەکەن بە تەواوەتی ئازادی لە ئینسان وەرەگرنەوە. ئەم جۆرە وای لێ هاتووە کە ئینسانەکان کاتێک کە پێناسی خۆیان نەکەن، کاتێک کە ئەیانەوێ ینی شوناسی خۆیان بۆ بەرامبەر بۆ کۆمەڵ دووپات بکەنەوە، شوناسی خۆیان لەوە ئەبنە، پێناسی خۆیان لەوەیە ئەبینەوە کە ئەمان خاوەن ئامێری تەکنۆلۆجیان، کە ئەمان خاوەن پۆشاکی باشن، کە ئەمان خاوەن ئۆتۆمبیلی باشن، کە ئەمان خاوەن خانووی گرانبەهان. بەڕێرە ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆبێتەوە هەوکات دەنگۆکان باسییان لەوە کردو کە سەرۆکێکی نوێ بۆ شوێنی محەممەد حەلبوسی دیاری بکرێ و پەرلەمانتارێکی کوردیش دەڵێ ئەمڕۆ سەرێکی نوێی پەرلەمان هەڵنابژێرێ. ئاسۆ فەرەیدون پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی عێراق ئاماژە بۆ دەکات بەبێ هەڵبژاردننی سەرۆک ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و باسی شلەوە کردو هەڵبژاردننی سەرۆکیونە بۆ پەرلەمانی عێراق پەیوەستە بە بڕیاری دادگای فیدرالیەوە بۆی میکانیزمی چۆنێتی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمانی عێراق دیاری بکرێت. ئەو دەڵێ بڕیارێکی دادگای فیدرالی ئەوە دیاری دەکات لە سەرەتاوە سەرۆک دیاری دەکرێت و یاخود بە شێوازێکی دیکە ئەو بڕیارە لە دادگای فیدرالی عێراقەوە دەردەچێت.
مامۆستانی شارۆچکەی کۆیان هاوشێ مامۆستانی شار و شارۆچکەکانی دیکە جەخت لەسەر بەردەوامی بایکۆت دەکەن و دەڵێن هەرچەندە فشار و ڕەشەکان بۆ سەر مامۆستایان لەلایەن حیزب و وزارەتی پەروەردە و زیاترەوە بەڵام بەردەوام دەبن لە بایکۆت چونکە بایکۆت شکاندن واتای شکاندنی شکۆی مامۆستایان. بەڵێ بێگومان خۆتان دەبین واقعی هەرێمی کوردستان بە چەند ئاستەنگێکی دژواردا تێدەپڕێت ئەوش خۆی دەبینێتەوە لە نەبوونی موچە و نەبوونی پلان بۆ با بڵێن بۆ حکومڕانی لە وڵاتەدا جا لەو مامۆستایان بەمە هەڵوێستیان وەرگرتووە لەگەڵ بەشێک لە چین و توێژەکان بۆیە حکوومەت دەیەوێت لە ڕێگەی فشارەوە لە ڕێگەی با بڵێن ناچارکردنەوە بە زۆرم بلێ مامۆستایان بنێرێتەوە ناوەندەکانی خوێنن بەڵام کاردانەوەی ئەمە پێم وایە کاریگەری نێگەتیڤی دووقات دەبێت لەبەرەوەی کە بێزگە لەوەی کە پرۆسەکە سەرکەوتەوە مامۆستا ناتوانێت بە دەرونێکی ئارامەوە وانەکانی بڵێتەوە هەر وە خاڵێکی تری گرنگیش ئەوەیە کە هەر چەندە فشارەکانی زیاتر پێم وانە مامۆستایان بستنە ژێر ئەو بارەوە مامۆستایان چینێکی هۆشیارن مامۆستایان نەک چینێکی هۆشیارن بەڵکو داینەمۆی هۆشارکردنەوەی چینەکانی تری کۆمەلگان داینەمۆی هۆشارکردنەوەی ئەو خوێندکارانن کە لە داهاتوودا دەبنە حکومڕانی وڵات دەبنە سەرۆک دەبنە وەزیر دەبنە چینەکانی تری کۆمەلگا بۆیە پێم وانە ئەو فشارانە هیچ کاریگەریەکی ئەرێنی بکات لەسەر با بڵێن ناوەندەکانی خوێن و پرۆسی فێرکردن ئەگەر بێت و لە چەند شێوازێکی ڕواڵەتی ژیان لە چەند خوێندنگایەک مامۆستایان بنرێتەوە مامۆستانی وانە بێژ کە بە خۆم وانە بێژێکم مامۆستانی میلاک هاوشێوەی وانە بێژان ئێستا لەگەڵمانن ئەوانیش مافیان خوراوە چونکە ئەوانیش سێ مانگە موچەیان وەرنەگرتووە ئێستێمە بە خۆمان لە دەرەوەی شارە داوامەکەین ئەگەر پارەی بنزینەکەمان پێ نەبێ پێم بڵە چۆن ئەتوانین بچینەوە دام ئێمە بە خۆمان چل دەقە لە ناو شار دوورین یانی ئەگەر پارەی بنزینە پێ نەبێ منە و پرسیارە ئەکەم چۆن ئەتوانین بڕۆینەوە داوام لە کاتێکا سێ مانگە موچە وەرنەگیراوە ئێمە خۆمان ئەوە تا مناڵەکانمان لە خوێندن لە پرۆسەی خوێندن بێبەش بوونە ئێمە چینێکی هەڵگەڕاو یاخیبوون نین لەم کۆمەلگایە ئێمە داوای مافەکانی خۆمانەکەین ئێمەش پێمان خۆشەوەکو دایک و باوکی قوتابیان دەرگای مەکتەب بکرێتەوە ئێمە بۆ خۆمان بێبەش بووینە ینی مناڵی خۆشمان بێبەش بۆ لەم پرۆسەیە زۆر زاریانی سەرلەبانی ئەمڕۆ هەرێک لا توانە فەرج میوزیسیانی بەناوبانگی کورد لە ژەنیاری ئامێری ئۆرگ و ئیبراهیم نەقیدیان هونەرمەندی بەتوانێت ڕۆژهەڵاتی کوردستان و ژەنیاری ئەمریکەمان گیانیان لەدەستا بەپێی ئاژەنسەکانی هەواڵ توانە فەرج لە دوو ڕۆژی ڕابردوودا تووشی جەڵدەی مێشک بووە و لە نەخۆشخانە لەژێر چاودێری وردی پزیشکیدا بوو سەرلەبانی ئەمڕۆگیانی لەدەستا هاوکات ئیبراهیم نەقیدیانیش بە نەخۆشی دڵکۆچی دوایی کردو و ماوەی ساڵانێکە لە باشووری کوردستان سەرقاڵی برەودانە بە کارە هونەرەکانی هەردوو هونەرمەندی کۆچ کرد و جێدەستیان لە بواری هونەری میوزیکدا هەبوو چەندین کاری هونەریان